یەکێک لە خەمەکان بۆ ڕۆڵەکانی کورد لە تاراوگە ئەوەیە وردە وردە لەگەڵ کەلتور و زبان و دابوونەریتی خۆیان نائاشنا بن. هەر ئەم خەمەش وای کردووە خاتوونێکی مامۆستای کورد لە بریتانیا لە پاڵ بە جێگەیاندنی ئەرکی مامۆستایەتی خۆی بەشێکی کاتەکەی تەرخان بکات بۆ ئاشناکردنی منداڵانی کوردی بریتانیا لەگەڵ شوناسی خۆیان. مامۆستا ڕێزان محەممەد ئەو خاتونە مامۆستایەیە لە بریتانیا کە هەفتەی ڕۆژێک لە سەعات 9:30 بەیانی هەتاکو 3:30 ئێوارە لە قوتابخانەیەکی کوردی بە ناوی قوتابخانەی باران خزمەت بە کۆمەڵێک منداڵی نەتەوەکەی خۆی دەکات. مامۆستا ڕێزان ئەو منداڵانەی کە دایک و باوکیان ئەیان هێنن بۆ لای ئەو لەگەڵ پیتە کوردیەکان ئاشنایان دەکات بە دەستی خۆی خواردنی کوردیان بۆ لێدەنێت لە پۆل هەندێک چالاکیان بۆ ڕێک دەخات بۆ ئەوەی لەگەڵ دابوونەریتی خۆیان ئاشنایان بکات هەروەها ئاشنایان دەکات لەگەڵ بۆنەنەتەوەیی و ئاینەکانی تایبەت بە کوردان. ئەم مامۆستایە وای کردووە منداڵانی کورد لە ڕۆژێک پێشووتر بە تامەزرەوەیەوە چاوەڕوان دەکەن تاکو لە پۆلی مامۆستا ڕێزان بەشدار بن و لەگەڵ هاوڕێ کوردەکانیان بە زمانی کوردی بدوێن و لەوێ تامی خواردنی کوردی بکەن. مامۆستا ڕێزان لە پۆل چیرۆک بۆ منداڵەکان دەخوێنێتەوە و چونکە لە تاراوگە دەستڕاگەشتن بە چیرۆکی کوردی کارێکی ئاسان نییە هەر بۆیە ئەمە وای لێ کردووە کە خۆی دەست بکات بە نووسینی چیرۆکی منداڵان و تەنانەت دواتریش هەندێک لەم چیرۆکانە لە گۆڤارەکانی تایبە بە منداڵان چاپ دەکات و بڵاویان دەکاتەوە. لە پای هەوڵ و میهرەبانی ئەم مامۆستایە دایکان و باوکان سوپاسی ئەم مامۆستایە دەکەن هەروەها هەندێک لە مامۆستایان لە کوردستانیشەوە سوپاسی دەکەن ئەوەی کە ئەو خزمەت دەگەێنێت بە شوناس و زمانی کوردی لە تاراوگە و وا دەکات منداڵی کورد لە تاراوگە لە دابوو نەریت و کەلتوری خۆی دانەبڕێت. ماشە؟ توێژن وەرە ئێمە دوای ئەوەی کە هەموو ئەمانەمان باس کرد کە باوکێ و چی ئەکات و چیمان فێرەکە لە کۆتاییە ئێمە پێویستە پێی بڵێن چی زۆر سوپاس با بەگیاوە خۆی ئێستا ئەمڕۆ لەوانەیە هونەرە کارتەکانمان دروست کرد و پێشکەشی